نەتیک بێ باشترەوە درستە لە بڕگەی پێشووترەوە هاوکارم زۆر نەرمونیانتر بۆتەوە لە گفتوگۆکردن و قسەکردنە بێگومان هەروەکو لە سەرەتای پرۆگرامەکەش هاوکارم ئاماژەی پێکرد کە ئەمڕۆ ڕۆژی گیانی ڕۆژنامەنووسانە جا لەم ڕۆژەیە تۆزێک نزیکتر ئەبینەوە لەو چیرۆکانەی کا بەسەر ڕۆژنامەنووسان پامنێران بەسەر ڕێگەیاندکارەکانە دێت کە زیاتر هاتینە لایەنە واقعەکەیەوە کەوا ڕۆژانە ڕوبەڕووی چی ئەبنەوە لە پێناو ئەوەی کە ڕاستیەکان بگێنن لە پێناو ئەوەی کە پەیامەکان بگێنن بێگومانیشێکە لە ئەرکە قورسەکان بەهۆی ئەوەی کە تەحەدیاتی کەمبوونەوەی ئازادی ڕۆژنامەنووسان لە زیادبوونایە بەداخەوە لە ئێستایە کە ڕۆژانە کەمتر ئەتوانین بڵین ئازادی پیانۆ ئەبیندرێت کەمتر ئەتوانن ئەوان تەنانەت خۆشیان پارێزن لەو بابەتانی کە ئەوترێت و ڕوبەڕووی کۆمەڵێک تونند و تیژی ئەبنەوە جاری وایە هەر لەلایەن هەوڵاتیانەوە بووە کە ڕوبەڕووی تونند و تیژی بوونەتەوە جا تایبەتتریش لەم فێڵدەیە بەسی خانمان ئەکەین ئەوەرە کە چاک چەند کۆمەڵێک تەحەدیات هەیە کە ڕوبەڕوویان ئەبێتەوە. بەڵێ سارا بێگومان تەحەدی ئاڵنگاری ئەوەی کە زۆر بە دوایە گەڕێنوە ژنان زۆر کاتە بینین لە شەقامەکان کە کار دەکەن ئاراژگەیان هەیە یاخۆ چەشتخانەیەکی بچووکیان داناوە لەگەڵەوەشە ژنمان هەیە کە ئێستا ڕۆژنامەنووسە و کاری ڕۆژنامەنووسی دەکەن لەبەرەوەی سەرەتای دروستبوونی تیڤەکان لە هەرێمی کوردستان و عێراق زیاتر پیاو بوو هەر پیاوتە بینی هەواڵی خوێندەوە پیاوتە بینی لە شاشە بوو بەڵام ئێستا وای لاتووە گۆڕانکاریەکی زۆری ڕیشەیی لە بابەتی ڕۆژنامەنووسیش دروست بووە ئەویش کە ژنانیش دەتوانن بنووسن دەتوانن لە شەقامەکان وەکو پیاو کار بکەن بەڵام چەندێک قورسایی بۆیان دروست کردووە بۆ کارەکەیان و بۆ ڕەگەزەکەیان و چەندێ لەوانەیە کارکردن بۆ ڕەگەزی ئەوان ئایا قورسترە یا خودت ئاسانترە زۆر کاتە ئەڵێ لە بەرەوەی پیاوە جوابی نادرێت و یانە بەرەوەی ژنە جوابی نادرێت و زۆر بابەتی تر هەیە دەچینە لای پەیمان خان کە یەکێکە لە ڕۆژنامەنووسەکانی ئێستای شاری کەرکووک یەکێک لە سایتەکان کارەکە و پێشتریشاد لە لای خۆمان کارمەند بووە بەڵام ئێستا بەوەی ئیش و کارەکەیەوە کە چۆتە شوێنێکی تر خەریکی کار و کاسبیە جا بزانین ئەو کار و کاسبیە چەندێک گرینگە بە قەڵەم کار و کاسبی بکەی پەیمان خان بەیانی باش خێر بێت بەیانی باش ساراخان سپاستانەکەم بۆ ئەم بانگەشت و میوانداریە ئەمە سەرەتا لەوە دەست پێ بکەم کە چۆن بەڕێزت ئاماژت پێکرد کە کاسبیە بەڵام کەسابەتێکی زۆر جیاوازتر لە تەواوی کاسبیەکانی تر ڕەنگە هەمومان کەس سابەت بکەین بۆ بژێوی ژیان و مەسلحەت و بەرژەوەندی خۆمان لە پێش هەموو شتێکەوە بێ بەڵام ڕۆژنامەنووس زۆر جیاوازترە ئەوەی کە لێرەیە گرنگی پێ نادرێت و حساب بە کوردەکە حسابی بۆ ناکرێت ڕەئی خۆت و بەرژەوەندی خۆتە لە ڕۆژنامەنووسیاتەوە بێ بەرژەوەندی گشتی بخەیتە پێش بەرژەوەندی خۆتەوە لەبەرەوەی کاری ڕۆژنامەنووس گەیاندنی پەیام و مەسجێکە لە خەڵکەوە بۆ لایەنێکی دیاریکراویان بۆ لایەنی پەیوەندیدار کە لەم نێوەندەیە ڕەو بۆ چوونی من هیچ گرنگیەکی نییە میدیاکار پەیامنێر پێشکەشکار کە کۆزانی هەرگیز نابێت تۆ لە کارێکای ڕەئی خۆت تێکەڵ بە کارەکە بکە ئەگەر لە شوێنێکا وەکو پسپۆر دیاریکرا ئەتوانی ڕە بڵێ بەڵام وەکو ڕۆژنامەنووس ئێمە نابێت ئەمامڵێ بۆی کەسابەتەکە ئێمە جیاوازترە لە کەسابەتەکانی تر ڕاستە هەمومان لە بەرامبەرەوە ئیشەیەکەین موچەیەکمان هەیە داهاتێکمان هەیە بەڵام کەسابەتەکەمان جیاوازە ئەو نێتەنیا لە بەرژەوەندی خۆمان بێت ئێمە خۆمانەکەینە پێش خەڵکەوە بۆی دەنگی کەسانێ بگەینی ڕەنگە بە شوێنێک خۆیان نەتوانن بگەن ئێمە ئەو دەنگیان پێگەێنین ئەمە حەز ناکەین جای بکەینەوە کارەکە بڵێن خانمان و پیاوان لەم فێڵدەیە خودت لەم کارەیە چۆن کارەکەن بەڵام لەگەڵەوە شایانی لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر جیاوازی هەیە ئەرکەکان جا بەبەستی کۆمەڵگەی خۆمان بکەین و بەستی بکەین کە تۆ ئەنی نمونەیەکی ئێستا لە بەردەممان کە لەم کۆمەڵگەی ئەو کارەکەی کارێکی قورسە ناتوانین ئینکاری ئەو بکەین ڕوبەڕووی چی ئەبیتەوە و چۆن ڕوبەڕووی ئەبیتەوە چۆن تێت پەڕاندۆ ئەو بربەستانی کە بە هەماشی هاتوونەتە ڕێگەت بەڵێ
لە ڕاستیە ساراخان لە ئێستا ڕەنگە کاری میدیا کار بەگشتی و ڕۆژنامە نووسیش لە 6 ساڵەکانی پێشووترا جیاوازتر بێت من نامێ بڵم کەسێکی و نەخاون ئەزمونم وەکو کەسێکی ئەزمونێکی زۆرم هەبێ قسە بکەم بەڵام بەپێ و ئەزمونێک کە هەمە لە تەمەنێکی کەمەوە دەسم پێکرد من لەم ساڵ ئەبێتە 10 ساڵکە من هاتوومەتە سەر شاشە و لە نێو دنیای میدیای ئیشم کردووە و ڕەنگە زۆرترین کاری من وەکو پێشکەشکار و بێت و لەم دوایانەیە کە پێم خۆش بۆ بوارەکەم لە نێو میدیا بگۆڕم لە پێشکەشکارە بۆ پەیامنێر بابەتەکان جیاوازترن وەکو خۆت ئاماژەت پێکرد خۆش نیە ئەمە جیاکەینەوە بڵین کاری ڕۆژنامەنووسی ژن و پیا و بەڵام بەڕاستی هەر جیاوازی هەیە چ لە ڕوانگەی خەڵکەوە بێت لە ڕووی کۆمنتەوە بێت لە ڕووی ئەو بەرکەوتنانە بێت کە لە دەرەوە بەرمان ئەکەون ئەگەر باسی کۆمەڵگە بکەین من ناتوان باسی کۆمەڵگەکانی ترکوان ڕەنگە وەکو بینین وەکو بیسم بیزانم بەڵام وەکو کارکردن لە کۆمەڵگەیەکی جیاوازترا کارم نەکردووە هەر لەم ژینگەیە کارم کردووە مەگەر شارەکان گۆڕا بێت بەڵام ئەوەی کە جیاوازە لە ئێستا و ساڵانی پێشووتردا ئەوەیە کە تۆزێ ڕۆیای خەڵک گۆڕاوە بۆ کاری ڕۆژنامەوانی بۆ ڕۆژنامە نووسێک لە هەندێک ڕۆ باش بووە لە هەندێک ڕۆ خراپ بۆ جاران پێشتر با بڵین 5 ساڵێک 6 ساڵێک پێش ئێستا ڕەنگە میدیا کەمتر بوو بێت سایتەکان کەمتر بوو بێت خەڵکێک حەزی کرد بێ بەڕاستیک لە شوێنێک لە دەرەوە مایکێک پەیامنێرێک ئەبینێ قسە بکە بەڵام لە ئێستا ئەوە زۆر بۆ خەڵک خۆیت لێلادا نی بەڕاستی تۆ کاتێ مایک بۆ کەسێک ئەگری ئەبێت چاوەڕوانی هەموو شتێکی لێ بکەیت قسەی خۆش قسەی ناخۆشیانی زۆرترینشت کە ڕوبەڕووی ئەما بێتەوە من دای ماڵم تەریقەکرینەوە تۆ مایکەگری یان پێش ڕیکۆردکردن بۆشی ئەکەیتەوە بابەتەکە چییە 5 دقاوەستی قسەی لەگەڵە کردیاڵە بەخوا بگورە قسە ناکەم یان ڕەنگە من بە زمان حاڵی حزبێک زمان حاڵی حکوومەت بزانێت کە مایکی بۆگرم ئەو دەردە دڵی خۆی یان ئەو داخی لە ناخی خۆیان هەیە بەمنی ئەڕژێت من تەنیا هاتووم پەیامێک بگەنم دڵنی تۆ بگەنم من نوێنەری حکوومەت نیم بەڕاستی لێرە من نەبوومەتە هۆی بڕینی کارەبا من نەبوومەتە هۆی بڕینی موچە من دەنگی تۆ ئەگەنم بەڵام ڕەنگە خەڵکێکەیە ئەوە نازانێت تۆش ڕۆژنامە نووسی بەڕاستی و لۆگۆیەکت پێ ئەبێ کەسایەتی خۆت و کەسایەتی ئەو لۆگۆی کە بەدەستەوە میدیایی کە بەدەستەوەی بیپارێزیت نابێت هیچ وەڵامێکی زبرت هەبێت میدیاکار و بەگشتی ڕۆژنامە نووس و پەیامنێر ئەبێت خاوەنی دڵێکی زۆر زۆر گەورە بێت زۆر باشە لە ئێستای جیهانی سورعەتین دیجیتال میدیا ژوای کردووە پێشەوەی کە تۆ راپۆرتەی دروستێکی بۆ دەستگایەکە کاری لەکەی سێرەکەی ڤیددیۆیەکی خۆت بڵاو بۆتەوە ئەها لە پشتەوە ڤیددیۆیان کردووی هەواڵەکەەوە پێش تۆ بڵاو بۆت ئەم جیهانە چیت لێ ئەکا کە قورسێکی تری بۆ ئێوە دروست کردووە بە تایبەتی بۆ خانمانی پەیامنێرەکان یانەخۆ خانمانێک کە ئێستا خەریکی کاری میدیاین لە ڕۆژنامەکانە یاخود لە سایتەکانە زۆر کات ڤیددیۆیەکت بڵاو بێتەوە بێتە ترێندێت لە شوێنێکە ئەم بابەتانە چیتان لێ ئەکات بەڕاستی دوولانی جیاوازی هەیە هەندێک جار ڕەنگە کەسێک لە خۆشەویستی تۆیە وەکو ڕێزێک ئەوە بکات هەندێک جاریش ڕەنگە لە ڕوانگەیەکی ترەوە خەڵک بیبینێت یان من هێشتا لە ئامادەکاریام خۆم نەچوومەتە پەخشەوەیان نەچوومەتە ڕاستەوە خۆیەکەوە تۆ پێش من ئەگەێنی بە خەڵک ئەوەی کە من ئەگەێنم دواتر هیچ بەهایەکی ئەو تۆی نامێن ڕەنگە تەنیا ناوەڕۆکەکە بێت لە لای من ما بێتەوە گینا ئەوەی کە هەبووە بینراوە هەمیشەش لە دنیای میدیایە خۆشترە کاتێکە ئامادەکاری ئەەکەیت یەکەم جار بینەر لە خۆتەوە شتەکە ببیستەوە بینە کە لە لایەنێکی ترەوە بینی ئەوە بڕوام وایە چێژێکی ئەوتۆ بەهایەکی ئەو تۆی نامێنە بەڵام وەکو دنیای دیجیتاڵ و کە ئێستا میدیا بە ئاقارێکی ترا ڕۆشتە بەڕاستی ئەگەر وەکو پێناسەی ڕۆژنامە نووس و ڕۆژنامە گەری و بابەتی میدیایی بکەین ڕەنگە پێناسەی ئێستا لەگەڵ پێناسەی 10 ساڵ پێش ئێستاە زۆر جیاواز بێت ڕەنگە پێشتر پانتایەکە وەکو ئێستا ئەوەندە فراوان نەبوو بێت ڕۆژنامە و گەیاندنی دەنگ کاری ڕۆژنامەی تەنیا لە تیڤی و رادیۆ و ڕۆژنامە و گۆڤار بێت بەڵام ئێستا ئاقارێکی تری بۆ خۆی دۆزیوەتەوە کە بەڕاستی ئێستا ڕۆژنامە و گۆڤار و میدیا و تیڤیش دوای ئەم ڕێڕەوە تازەیە کەوتۆ کە سۆشیال میدیایە ڕەنگە ئێستا کەناڵە زۆر گەورە و زەخمەکانی کە لە نێو کوردستانی شاهن هاوشێوەی من کە من لە کەناڵێکی گەورەیانیم لە سایتێکە ئیشەکەم ینی بە هاوشانی یەک ئیش ئەەکەین جاران ئەگەر سایتێک بە مۆبایلێک و مایکێک ئیشی بکردایە کەناڵێکی گەورە بە مایک و کامێرەیەکی گەورەترەوە ئیشەکرد بەس ئێستا هەردووکمان تەنیا بە مایکێک و مۆبایلێکەوە ئیشەکەین بۆیە ڕێڕەوەکە گۆڕا و جیاوازتر ئیش ئەکرێت ئیشەکان ڕەنگە لە هەندی ڕۆژ ساناتر و سادەتر و ئاسانتریش بوو بێتەوە بۆ ئێمە لە کۆتایە گرنگیەکە ئەوەیە کە تۆ بە کامێرە بێ بە مۆبایل بێت دەنگەکە و پامەکە و مەسچەکە بگەێنی کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە
من خۆم زۆر بە خۆشحاڵ ئەزانم لەبەرەوەی لە بەشێکی ئیشەکانم لەو دەستگا جیاوازانی کە ئیشم کردووە ئەگەر پەیامەکەم گەیاند بێت وەکو خۆی گەشتووە بۆ من جێگی خۆشحاڵی بۆ ڕەنگە زۆر جاریش بوو بێتە مای دەستکەوتووە من خۆم بە خۆشحاڵ ئەزانم ڕەنگە وەکو شانازێکیش ئەگەر باسی بکەم نزیکترین ئیشم کە لەم ماوەیە باوەڕم وایە 3 هەفتەیە بەر لە ئێستا بوو کامێرەمانەکەشم ئیشی هەبوو ڕۆژی ئۆفی خۆی بوو من بە مۆبایلی خۆم و بە مایکەوە تەنانەت مایکی یەخی خۆشم بۆ ڕۆشتم ئیشم لەسەر خێزانێک کرد کە بەداخەوە خاوەنی خانوو دەری کردبوون بەهۆیەوەی دوومان کرێ خانوویان نەدا بوو من بە خۆشحاڵی و توانیم دڵنیان بگەێنم لە 2-3 ڕۆژی ڕابردووە ئەو خێزانێکی بوون لەو 4 خێزانی کە یەکی نیشتە جێبوونیان وەرگرت ئەمە بۆ من مای خۆشحاڵی و دەستکەوتێکی گەورەیەکە ڕەنگە زۆر جار لە ئیشەکەمانە ئەوە نەتانی ناخۆشمان لێ بدرێت کە دەدڵمانە هەر بمێنێتەوە بەڵام کاتێک کە ئیشێکی لەم چەشنەش ئەەکەی هەموو ئەو ناخۆشیانە بیرەباتەوە کە لە ڕابردوودا چەشت دوتە پێگومان کە بیتە هۆکار و سەبەبی دڵخۆشکردنی خێزانێک کەسێک نازانم دایکێک باوکێک کوڕێک هەمیشە خۆتە بینیتەوە لە دڵخۆشەکانی هەستێکە کاک ئاوارەوە سف ناکرێ بەڕاستی من کە ئەو ڕۆژە ئەو خێزانم بینی کە ئەو خێزانم پێشتر من ڕۆشتم بۆ لایەن ڕاستە خۆچم مقابلەکەم لەگەڵکردن پیرۆزباییم لێکردن هەستمە کرد ئەو دەستکەوتی بۆ ئەوان بەدی هاتووە بۆ خۆم بەدی هاتووە ینی بەڕاستی هەموو ئیشێک لایەنی خۆش و ناخۆش و باش و خراپیشی هەیە بەڵام گرنگەوەی ئێمە خۆشەکە بخینە سەروی هەموویەوە ناخۆشەکەشمان بیر بەرێتەوە لە کارە هەموو بربەستێ دێتە ڕێگات بۆ ئێوەی خانمان دەوانێت لە شەقامەکان بربەستەکان زیاتریش بێ بەڵام سپاس بۆ هەم خوا هەم سپاس بۆ تێگەیشتنی ئێستای هاوڵاتیانی شاری کەرکووکیش ینی جۆرێک لە جۆرەکان پێشکەوتنێکی باشیان بینەوە بیرکردنەوەیان جیاواز بووە کە دەبینن ئەمە خانمێکە و خەریکی کاری خۆیەتی دەبینی هەر جگە لە بابەتە ڕۆژنامە نووسەکەش خانمی ترمان هەیە لە هەموو بوارەکانی ترەوە تۆ لە قوتابخانەکانەوە بگرە خانمانەیە مامۆستایە خانمانەیە فەرمانبەرە خانمانەیە مارکێتی بۆ خۆی داناوە نازانم نووسینگەی ئەقاراتی داناوە زۆر بابەتی تر بیرکردنەوەکان جیاواز بوونە و لەگەڵەوە ژیانکردن قورس بووە بۆی پارە پەیدا بکەی وات لێ ئەکا کە تۆ جۆ نەدەیتە هەنێ بابەتە کەلتوریەکان وەکو خۆی بیهێڵیتەوە بەڵام ئیش و کارەکەی خۆشت بکەی ینی ئەوە نەماوە تۆ خانمیت نابێ ئەم کارە بکەیت تۆ پیاویت نابێ ئەم کارە بکەیت وای لیا تۆ ئیشەکان تێکڵاو بووە لەگەڵەوەشە شتێکی باشە بەڕاستی کاکاوارە سەبار بۆ قسەی تۆ کە جیاوازی بینی خانم و پیاو نەماوە کارێکی ینی ئەوەندە جێی دڵخۆشیە کە جیاوازی ناکرێت ئەبێت بەڕاستی جیاوازی نەکردنەکە لە توانای هزر و بازووە بێت کە من لەگەڵ تۆە هیچ جیاوازیەکەم نییە دەنا وەکو ئەو ڕێزەی کە باڵین لە مەیەکەوە بۆ نێرێک لە نێرێکەوە بۆ مەیەکەیە بەڕای من وەکو ئەگەر بڵم وەکو میدیاکارێک ڕەنگە ڕوئیای من زۆر جیاوازتر بێت لەوەی کە لە مافا یەکسان بن بەڵام لە هەندێشتا بەڕاستی هەندێک ئەرکی قورس هەیە بە خانم ناکرێت ئێمە بێ ئەو ڕاستیدان پیا بنین بەڕاستی کرێکاری کارێکی قورسە ڕەنگە وەکو حاڵەتە شازەکان ئەگەر خانمێک کرێکاری بکات ئەوە بە پیاو نەبێ بە خانمێک ناکرێت کۆمەڵەکاری تر هەیە بە خانم ناکرێت جیاوازی نەکردنەکە لەو دادپەروەریە بێت کە لە ماف و ئەو شایستانە هەیە کە لە نێوان هەردوو لاوەکو یەک بێت ئەگەرنا بەڕاستی پیاوانیش ئەوێ بڵێ بە کوردێک ماڵی شا بە تااقەتیان کۆمەڵی ئیشەیە پیاو ئەیکات خانم ناتوانێت بیکات بەڵام بە خۆشحاڵی وەکو کاری ڕۆژنامەوانی ئەو جیاوازیە نەماوە کە بڵێ ئەمە پیاوە ئەمە خاتونێکە بە ڕێزەکەیان ڕوئیاکە جیاوازتر بێت درستە خاڵێکی گرنگ هەیە کە هەم هاوکارم سەرەتای پرۆگرامەکە ئاماژەی پێکرد هەم خۆشت ئاماژەت پێکرد کە زۆرێک لە دەستگاکان سایتەکان سەر بەلایەنێک یاخود حەزبێکن بەڵام جیاوازیەک ئەبینی کە هەندێک حەزب هەیە زۆر دیکتاتۆریانە مامۆڵاکات لەگەڵ میدیاکانە و ڕەنگە توانین بڵێن کە ڕێگەی پێنەداون ئازادانە هیچ ڕایەک یاخود ڕەخنەیەک بگرن جا ئەتوانین بڵێن کە لە شاری کەرکووک و خودی خۆت ئەگەر باسی بکەیت تا کوچەند توانیتە ئازادانە
بابەتەکان بگەێنی ڕخنەکان بگرێت لە بۆ نمونە ئیدارەی ئەستایی شارەکە یەخۆت گلەی گازندەکان بگەێنیت و بێگومان ئەوەش لایەنێکی ئیجابیە کە ئەتوانێت ئیدارەی شارەکە سوودی لێ وەربگرێت و پەرە بدات بە ئیش و کار و پرۆژەکانی و خزمەتگوزاریەکان زیاتر بکە. جاگەر باسێکی ئەو لایەنە بکەیت تاکو چەند بێگومان ڕۆژێکی جیهانی تایبەتی شمان هەیە بە ئازادی ڕۆژنامەنووسان، بەڵام ئەگەر هات و تۆزێک هات کات بەخشین بۆ خاڵە کە ئەوتری ئازادی کەم بۆتەوە، بەڵام وەکو خودی خۆت وەکو ڕۆژنامەنووسێکی شاری کەرکووک تاکو چەند توانی و تا ئازادانە بابەتەکان باس بکەیت. ساراخان لە ڕووی ئازادیەوە بەڕاستی من ینی تێبینیتەوەنا ئەو تۆم نییە لەسەری، چونکە تووشی هیچ بربەستێک نەبوومەتەوە لە کەرکووک. ئەگەر باسی کەرکووکەین بە تایبەت بە حکومێکە ئێمە ئێستا لە کەرکووچین و باسی کاری ڕۆژنامەی لە کەرکوین تووشی هیچ ئاستەنگیەک نەبووم. لە ڕووە حزبەکەیەوە من بێلایەنی ئیشم کردووە بەڕاستی ئەگەر دیاری بکەین بە تایبەتی لەم دوو مانگەی ڕابردووە کە بانگەشی هەڵبژاردن ئەوەندە چڕ بوو، من کارم ڕەنگە لەسەر چەند حزبێکی جیاوازیش کرد بێت، بەڵام بە خۆشحاڵیەوە تووشی هیچ بربەستێک نەبووم. باوەڕم وایە کە ئازادیەکە لێرە ئەوەندە باش بێت کە شایانی ئەوە نەبێ باسی بربەست بکەم. بەڕاستی تووشی هیچ شتێک نەبووم. بەڕاستی بۆچی من خاڵێک دروستکەم کە بخەڵم نوێشتی کەسانی تریشەوە، تووشی هیچ بربەستێک نەبووم بەڕاستی. و ئازادیەکی ئەوتۆ بەدی ئەەکەم. ڕەنگە هەندێک جار ئەویش بە حکمی جیاوازی نەتەوایەتی لە شارەکە تۆزێک کێشم بۆ دروست بێ مەکو خۆم قسە بکەم، ئەویش ڕەنگە تێ هەڵە تێگەشتن بێت تێنەگەیشتن بێتە لایەنێکی تر لە هەندێک شوێنە ڕەنگە ڕێگە پێدراو نەبێت بڵێ ئێمە ڕێگە بە میدیا نادەین بێتە ژوورەوە بە حکمەوەی کە بە با بڵین لایەنی سەربازی و ئەمنی پاراستن لەوێ دەیپارێزن. دەبێت ڕاستە ڕۆژنامەنووس خاڵێکی گرنگ لە ڕۆژنامەنووسەوەیە کە ساراخان ڕۆژنامەنووس فزوڵە. تۆ ئەگەر فزوڵ نەبی ڕۆژنامەنووس نیت. ڕۆژنامەنووس بە دوای بابەتێکە ئەگەڕێ کە بە کوردی پەتی خۆمان پێوترێ بڤە ئەبێ بڤە بێت تۆ دەست بۆ شتێک بەری کە خەڵکێکی تر پێی ناگات. بەڵام وەکو ئاستەنگ هیچ ئاستەنگێک نەهاتۆتە ڕێگام. باوەڕم وایە لە کەرکووک ئازادیەکی ڕەها هەیە کە شانی ئەوەیە باسیکەین. دەست خۆش بێ. سپاس پەیمان خان بۆ ئامادەبوونت، سپاس بۆ ماندووبوونت، سپاس بۆ ئەوەی کە شقامەکان هەم هاوکارتن لە گەیاندنی دەنگت و لە گەیاندنی ڕەنگەت ئەگەر شتێکت مابێت باسی بکەیت. باسی ئەوەت کرد ئەمەوە زۆر سپاسی تەواوی ڕۆژنامەنووسانی شاری کەرکووکیش بکەم پامنێرەکانی کەرکووک. بەڕاستی هەمویان براو کەسی ئەزیزی منن کە هاوکار و یارمەتی دەرێکی باشن لە هەر شوێنێک. بەڕاستی کەرکووک ڕۆژنامەنووسی زۆر باشی تیادایە بە حکمی ئەوەی باوەڕم وایە پامنێر و ڕۆژنامەنووسی کەس لە کەرکووک کەمە. هەر بەو پێوەرەش با بڵین ڕوئیایەک و ڕێزێکی زۆر جیاوازتر و تایبەتریان بۆ منداناوە. ئێمە زۆر جار لە کاتی کۆنگریا ڕۆژنامەنووس ئەوەنە زۆرەکە مایکراگرین، زۆر جار من تاخیرە بم فریا ناکەم مایکراگرم قەرەباڵخێکی ئەوەنە زۆریشە زۆر بەیان داوای مایکەکەم لێکەڵن با مایکەکەت بۆ دانی یان مایکەکەت بۆ ڕاگرین یان شوێنێک بۆ من ئەکەنەوە بۆی ئیزعاج نەبم بەوەی کە لە قەرەباڵخێکان نەتوانم مایکدانم. بۆیە بەپێی سێزان لێرە سوپاسی تاوی ڕۆژنامەنووسانی شاری کەرکووک و پامنێرە بە ڕێزەکان بکە هەمویان براو کەسی ئەزیزی منن و ئەم ڕۆژەش پیرۆزەکەم لە ئێوە لە تاوی ڕۆژنامەنووسانی کەرکووک و هەموو کوردستان. دەستخۆش بێ بەخێر هاتی بە هیوای کاری باشتر و بەردەوامی. سپاس بۆ ئێوە ماندوو نەبی. سپاس بۆ هاوکارمان پەیمان خان بە هیوام زۆر باش بێ. حافیزبوونی ناکەنە چینە لای بابەتی ڕۆژ شیرین خان. ئەگەر هاوکارمان هاوکار بن دەچینە لای بابەتی ڕۆژ زیرەکی هەنگ شێوەیەک لە شێوەکان چۆن تەرمی مشکێکی مۆمیا دەکەن بۆ پاراستنی